شاری مەدینە ناسراوە بە شاری خورما. ئەم شارە بە شارێکی هێمن و خۆش ناسراوە ساڵان بە هەزاران کەس سەردانی ئەم شارە دەکەن. بە هەر کوچە و کۆڵانێکی ئەم شارەدا گوزار بکەیت چەندین جۆری خورما دەبینیت و هەروەها دوکانەکانیش ژمارەی زۆر کڕیاریان هەیە بۆ خورماکڕی. لێرە دەتوانی خورمای باش و جۆری باش بە هەموو جۆرەکانیەوە بەدەست بهێنیت. خورما لە مێژووی ئاینی ئیسلامدا باسی زۆر لێوەکراوە و هەر لە بەرەوەش لە نێو موسڵماناندا بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆز بە شێوەیەکی زۆر دەخورێت. خورمای شاری مەدینەیەکێکە لەو جۆرانەی کە بایەخێکی زۆری لە نێو موسڵماناندا هەیە و هەر کەسێک بە مەبەستی حەجکردن یان عومرەکردن سەردانی ئەو شارە بکات، یاخود ئەگەر بە سەردانیش بچێتە ئەو شارە چەند کیلۆیەک لە خورمای ئەو شارە لەگەڵ خۆی دەهێنێتە ماڵەوە. ساڵانە حاجیان و عومرەکەرانی هەموو جیهان بە چەندان تۆن خورما لە وەرزی حەج و عومرە بۆ وڵاتەکانیان دەبنەوە. محەممەد کوڕێکی شاری ئامەدە و دوکاندارە لە شاری مەدینەی پیرۆز. بە گوتەی خۆی چەندین ساڵە لەو شارە ژیان بەسەر دەبات و شارەزایەکی زۆر باشی لە جۆرەکانی خورما پەیدا کردووە. هەموو ئەوانەژی بادەملی چۆکڵاتەلی نەوانە فابریقە چێتکە ev tiştekî pir xweş in. Hêstirê min gelekî ji bûnî gelê Kurd hemû ku ji bûnî wan çi xizmeta wan hebe ez gel wan ez dixwazim ez xizmeta wan bikim. Hemû gelekî tiştê din jî ku çi hebe ji bûnî wan çi ehtiyaciyê wan hebe çi xizmeta wan hebe ez ji wan re sekinandîme ez ji bûnê gelê Kurd ez heya sonê xizmeta wan dame. Ev ya navê ya Sefawî Medînê ye. Ev ya Sufayê, ev ya jî Sufayê li wê derê dibîne, ev ê li gelekin, evana hemû bademlîna fabrîqa çêdike, ev ya dimsa wan e, dimsa xurma ye, ev ê jor e, ew di destê min de we dibînî, ewana sepetê ecwan e, ew ecwan e li wê derê, li gel me ew jorê ew jî reş. Evana jî fabrîqa hemû çêdikin, ev jî susamlî û bademlîn e. Evana jî mecnûn ji wan dibêjin, hemû divir de hene. Evana jî rabîan e, vê gelek mezin in. Tabiatî ev jî mebrûm in, mebrûm Medînê ne, tabiat Medînê. Li vir Medînê ne, ê gelek girî wî hene, ev hûrê wî dibin damane. Ev ya jî xudrî ye. جۆرە بەناوبانگەکانی خورما کە لە شاری مەدینە دەست دەکەوێت و ناسراوە بریتین لە عەجوە کە پێغەمبەری ئیسلام درودی خۆی لەسەر بێت بە دیاریکراوی باسی کردو و فەرموویەتی هەر کەسێک ڕۆژانە 7 دانەی لێ بخوات لە سیحر و ژەهر بە دوور دەبێت. ئەمە جگەلەوەی تام و ڕەنگەکەی زۆر جیاوازە لە جۆرەکانی دیکە و هەر بۆیەش بە خورمای پێغەمبەر ناسراوە و هەمیشە ڕەواجێکی زۆری لەسەرە. چەندین لێکۆڵینەوەی پزیشکی و زانستی ئاماژیان بەوە کردووە کە خورما باشترین جۆری شەکری تێدایە کە بۆ مرۆڤی ڕۆژۆگر باشترین جۆرە تاوەکو ڕۆژۆکەی پێبشکێنێت و بۆ پێی خێراتر لە هەموو شەکرەکانی دیکە لە ناو لەشدا بڵاو دەبێتەوە. ئەمە جگەلەوەی لە دێر زەمانە وەکو خۆراکی سەرەکی ماڵ بەکار هاتووە.